ئەنجا ئەم تەطبیقکردنە براکانم تەنفیذکردنی مەبدە شتێکی ئاسان نییە، شتێکی قورسە، بەڵام لای ئێمە سووکترە کە بەراورد دەکەین لەگەڵ ئۆمەتەکانی ترە. بۆچی؟ چونکە ئێمە پێشەوامان هەیە کە حەزرەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوای گەورە ئەیتوانی لە ڕێی هەموو کەسێ لە ئێمە دەورە دراوە بە کیڕامەن کاتیبین، ئەمە ئەم مەلایکەتانی کە تەعاقوبەکەن بە شەو و بە ڕۆژ، ئەنجا دەور دراوین بە حەفەظە، دەور دراوین بە ڕەقیب و عەتید، ئەمانە مەلائکەتن. خوای گەورە ئەیتوانی لە ڕێی ئەوانەوە قورئانمان بۆ بنێرێ بۆ هەموو کەسێبی خاتە دڵمانەوە، بەڵام قورئان داوای عەمەلیمان لێەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق. واجباتی من ئەوەیە، خوا بۆ ئەوە منی ناردووە هەموو ڕەوشتێکی جوان بە شێوەیەکی تەواوکەر بە شێوەیەکی متەکامل بیگەێنم بە ئێوە. ئەم چەند نەظەریە ئەگەر بەبێ پێغەمبەر بێت کەس ناتوانێت تەنفیزی بکات. دین ئەڵێ ڕاستگۆ بە، دین ئەڵێ وەفات هەبێت، دین ئەڵێ خوا خۆش بێ، دین ئەڵێ وەتەنێ خۆش بێ. باشە من چۆن ئەم مەسائلە نەظەریە تەنفیز کەم ئەگەر پێشەوایەکم نەبێ ئەم شتانەی جێبەجێ نەکردی بێ من چۆن نەتوانم بیکەم؟ لەبەر ئەوە خوای گەورە پێغەمبەری ناب صلی الله عليه وسلم بۆی شتەکە ئاسان بێ بۆ ئێمە. ئەینا زۆر سەهلە بۆ خوای گەورە هەموو کەسێ وحیێکی بۆ بنێرێ و وما ذلك على الله بعزيز، ئەوە زۆر ئاسانە بۆ خوای گەورە، بەس ناجح نابێ ئیشەکە بەو طریقەیە ئیلا بێ پێشەوایەکە بێ لە جنسی خۆمان ئینسان بێ وەک ئێمە. لەبەر ئەوە خوای گەورە نورێکی نرد کە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم لقد جاءكم من الله نور وكتاب مبين. نورەکە پێغەمبەرە صلی الله عليه وسلم، ئەنجا قورئانەکەیە. ئەگەر ئەو نەبوایە مە سوزانین قورئان چییە؟ کام ڕەوشتی جوان ئەڵەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قیمەی جێبەجێ کردووە، قیمەی نەک ڕەوشتێک و دوان، هەموو مەکاریمی ئەخلاق لە ذاتی رسول الله لە بەشە ئینسانیەکەیە هەتا قیمە تەنفیزی کردووە، کەمالی ئینسانی. دوای ئەوە خۆی مقامی نبووەتی هەیە صلی الله عليه وسلم، مقامی ڕیسالەی هەیە، مقامی خاتم الأنبیاء والمرسلین هەیە عليه الصلاة والسلام. جا پێغەمبەرێکی وای بۆ ناردین سەلام و صەلات و بەرەکاتی خوای لێبێ کە نەوەک هەر ئەو 23 ساڵ لە ماندوێتی و لە پێغەمبەرایەتی، بەڵکو 63 ساڵی تەمەنی مبارەکی چرکەیەکی تیانیە لە ژێر گومانە بێ. بۆیە خوای گەورە فەرمێ دیقەت بە لەم ئایەتە أعوذ بالله من الشيطان الرجيم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. زور عظيمة آياته لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. نيفرموا لقد كان لكم في أقوال رسول الله أسوة حسنة، نيفرموا لقد كان لكم في أفعال رسول الله أسوة حسنة، نيفرموا كرداركاني في غمر ببيت بيشواتان وتاركاني في غمر ببيت بيشو نخير، في غمر ذاتي خوي ببيت بيشواتان، چونکە هەموو حاڵێکی ئەو قودوەیە بۆ ئێوە. هەرچی هەڵوێستێک، هەرچی فەرمودەیەک، هەرچی وسکوتبوونێک، هەرچی قسەکردنێک، هەرچی کردارێک لە حەزرەتەوە صلی الله عليه وسلم پێشەوایەتیە بۆ ئێمە. ئەمە لە ئۆمەتەکانی ترا، لە ئەقوامی ترە، لە بیر و باوەڕی ترا ئەو پێشەوایان نییە. لەبەر ئەوە لای ئێمە ئاسانترە جێبەجێکردنی مەبدە. لەو مەکاریمی ئەخلاقی کە ئەمرمان پێکراوە جێبەجێکەین، طبعا هەموو ڕەوشتێکی جوان فەرزە لای ئێمە. دوو ڕەوشت هەڵەبژێرین، ئەمانەت و ڕازگۆیی.